والله زۆر حەز دەکەم بەڕاستی. ئیشەڵا مشکم بتوانم ئەوە بکەم. تۆزێکیش خەتای خۆمی تایە ڕاستی، چکە زۆر بێتاقەتم بەڕاستی. هەموو بێتاقەتیەکانم توانم بڵێم پێی ئەڕژم، یعنی کەیتەوە من قسە لەگەڵ چێ بکەم گوێم بۆ ناگرێ، کێشکی ئەوەی گوێ چاوەڕێیەکەی تا ئەو بێتەوە هەرچی بێتاقەتی خۆتە هەڵڕێژی بەسەریا پیاویش تااقەتی نییە بەردەوام تۆ بێتاقەتی ئەو حەزێکە جوێکی خۆشی بۆ دروستکەی حەزەکە بە ڕوویکی خۆشەوە بە دەمیەوە بچیت قسەی خۆشی بۆ بکەی قسەکانتان هەمووی قسەی ناخۆش بۆ تااقەتی گفتوگوی نامێنێ. یەک دوجارێکیش مامۆساگیان تۆراوم، دوجار تۆرام من ماڵی باوکەکەم دەریان کردم. جارێکیان باوکم ڕێک خۆی بە هێنامیەوە بەردەوی ماڵەکە ماڵی خۆم، جاری دواتریش هەر برایەکم ینی زلەیەکی لێیان وتی ئاین چییە تۆری؟ من خۆخەمان تۆش بکەی بڕۆ ئەڵڵایە کرد شەق و زلەتە خوار. ئەیتر من لەوە زۆر ناڕەحەت بووم، یانی نەمەزانی پەنا بۆ کێ بەرم هاتووم بۆ ئێرە. خاتونجان تۆ مادەم ماڵی باوکت بەو شێوازەیە، مادەم ماڵی باوکە پشگیریەکەت ناکەن لەم بوارەیە کەواتە تۆ ئەبێ پارێزگاری لە خێزانەکەی خۆت بکەی، پارێزگاری لە خێزانی خۆت، لە هاوسری خۆت، لە مناڵێکت هێتۆ. تازە بیر لە شتێکی وا مەکەڕ بڵێ بتۆرێم، چکە ئەوە تۆران هیچ کات چارەسەر نییە بۆ وەزعی تۆ زانی حاڵی ماڵی باوکت بۆ شێوازەیە بشتۆری بچیتەوە سەر و ماڵە بە خراپترە بێ وەزعی تۆ. جا لەبەرەوە ئەمەیان هەر لە مشکی خۆت دەریکە مەسەلەی تۆران و سەر لە خۆت تێگەیت. ئەی مناڵەکە چی لێگەی کەت بتۆری؟ ئەی مناڵەکە دەبێت تۆ ماڵی باوکت کە بۆ شێوازە دیسانەوە گەورە بێ هەروەریەگرن مناڵەکەت هەر مناڵەکەشت بۆ وەرناگرن ئیسمێنێ مناڵێکیش بەبێ دایک گەورا بێ. جا لەبەرەوە مادەم مناڵەت هەیە ئەبێت تەنها هەموو شتی خۆت و خولیای خۆت و گرنگی پێدانی خۆت لە خێزانەکەی خۆتە، لە چارچەوەی خێزانەکەی خۆتە ببینیتەوە. دڵێ بە خێزانەکەی خۆتەوە بێ، بە هاوسەرتەوە بێ، بە مناڵتەوە بێ، باوەڕتە بێ وا بکەین هاوسەریشت وەکو جارانی لێتەوە لەگەڵتە. زۆر بە هیوان بەڕاستی هێ منیمەوە هیچی ترم ناوێت با مەسروفم هەر نەکا بەس هێ من بێ لەگەڵم ئەم هەموو تووڕەیەم هەموو قسە ناخۆشە، ینی با قسەیەکیش لەگەڵ ماڵی باوکی بکە. من هەر خۆم تەبعێکم هەر پێشتر هەبووە حەزم زۆر بە تێکەڵی نییە، یعنی سروشتی خۆم وایە من چی بکەم. کچی خۆم تۆ ئێستا ئیشەکەت نەبووە بۆیە لەگەڵ ئەوانەی، بەڵام ئەگەر تۆ خوبەیتە خەیاتی ئەو کاتت مەجای ئەوەش نابێ کە زوو بڕۆی، بەڵام لە کاتی مناسباتە ئەڕۆی، لە کاتی هەفتەکانە بۆ منە جومعان پێنجشەمانە ڕووی سەریان لێ ئەی، بەڵام لەو کاتانەیە تۆڵی مەشغوڵم ئیشەکەم جار جلێکیش بدورە بۆ خەسوود بۆ دشەکەت، ینی بۆیان دەرخەکە تۆ مەشغوڵی کە تۆش ئیشەکەکەی لە ماڵەوە با تۆ شەهادت نەبێ، بەڵام تۆ توانی بە بەلێ هاتوویەکانی خۆت ئیشە بکەی. ئەو کاتەکەوان تۆ بینەنەوە نە مەشغوڵی ئیتر ئەوانیش بەو شێوەی هەموو دەقێبانە ناکەن. جار شتێکیش بۆ ئەوان بکە دڵیان پێ خۆشە بێ و خۆشەویستیش دروستە بێ لە بینیانە. جار شتێ بکە بە دیاری بۆیان دۆشتانی کە ئەی دووریت باوەڕتە بێ وا بکە هەم خۆشەویستیش دروستە بێ بۆیان، هەم ئەوانیش ئەزانن کە تۆ مەشغوڵی ئیتر ئەوەی کێشیان نابێت لەگەڵتە.